بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی پەسەند کرد. بەبێ گۆڕانکاری ئەمڕۆ ئەنجومەنی دادوەری ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی پەسەند کرد. بە میواندارێک لە بەرەزان عەبدوڕەحمان عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی لە هەولێرشەوە دارا ڕاوێژکاری یاسایی لە پەرلەمانی کوردستان تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. دەستەی دادوەری هەڵبژاردن لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی بەبێ گۆڕانکاری پەسەند کرد. دوای ئەوەی لە 21 ئەم مانگا کۆمسیارانی پارتی وەکێتی لە کۆمسیۆن بە زۆرینەوە بەبێ ڕەزامەندی کۆمسیارانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتوو ئەنجامی بەرایی هەڵبژاردننی پەرلەمانیان پەسەند کرد. دواتر ئەنجامەکان ڕەوانەی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان کرا. بە پێی یاسای کۆمسیۆنی هەڵبژاردننی هەرێم دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن لەلایەن کۆمسیۆن ئەو قەوارە سیاسیانی کە ناڕازین دەبێت لە ماوەی 3 ڕۆژ لە دەستەی دادوەری هەڵبژاردن لە دادگای پێداچوونەوەی هەرێم سکاڵا تۆمار بکەن. دەستەی دادوەری هەڵبژاردن لە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان لە 3 دادوەر پێک دێت بەپی یاسا دوای پەسەندکردنی ئەنجامی بەرایی لەلایەن کۆمسیۆن دەبێت لە ماوەی 7 ڕۆژدا ئەنجامەکان یەکلایی بکەنەوە و بڕیارەکانیشیان یەکلاییکەرەوەی و هیچ لایەنێک مافی سکاڵای نییە. دوای ئەوەی لایەنە سیاسیەکان و بەشێک لە کاندیدەکان 33 سکاڵایان لە سەر ئەنجامی هەڵبژاردن لە دادگای پێداچوونەوەی هەرێم تۆمار کرد. بەڵام دادگا بەبێ گۆڕانکاری ئەنجامەکانی پەسەند کرد. بە پێی نووسراوێکی دادگای پێداچوونەوەی هەرێم هەریەکە لە دادوەران عەلی عەوڵا ئەحمەد و عەبدوڵڵا عەلی ئەحمەد و محەممەد مستەفا مەحموود دوای وردبینی و لێکۆڵینەوە لە سکاڵاکان ئەنجامی هەڵبژاردنیان بۆ قەوارە و کاندیدە سەرکەوتوەکان وەک خۆی پەسەند کرد. پەسەندکردنی ئەنجامەکانی کۆتایی هەڵبژاردنەکان دوای ئەوە هات کە لە کۆی 9 ئەندامی ئەنجومەنی کۆمسیاران تەنها 5 کۆمسیارەکەی یەکێتی و پارتی دەنگیان بۆ پەسەندکردنی ئەنجامەکاندا و کۆمسیارانی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو بایکۆتی دەنگدانەکەیان کرد. پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن بەبێ گۆڕانکاری لەلایەن دادگا لە کاتێکدایە لە کۆمسیۆنی هەڵبژاردنیش 779 سکاڵای لایەنەکان کاریان لەسەر نەکراوە. ئەمە جگەلەوەی پارتی وەکێتی لە ڕێگەی جۆراوجۆر ساختەکارێکی بەرفراوانیان لە هەڵبژاردنەکەدا ئەنجامدا و ژمارەی کورسیەکانی خۆیان زیاد کرد. بەپێی ئەنجامە پەسەندکراوەکان کورسی لایەنەکان بەم شێوەیە: پارتی دیموکراتی کوردستان 45 کورسی، یەکێتی نیشتیمانی کوردستان 21 کورسی، بزوتنەوەی گۆڕان 12 کورسی، نەوەی نوێ 8 کورسی، کۆمەڵی ئیسلامی کوردستان 7 کورسی، لیستی بەرەو ئیسلاح 5 کورسی، لیستی سەردەم 1 کورسی و لیستی ئازادیش 1 کورسی. کورسی پێکاتەکانیش تەنها 11 کورسیە. بەپێی ئامارەکانی کۆمسیۆنی هەڵبژاردن 3,075,461 کەس مافی دەنگدانیان هەبوو. ڕێژەی بەشداربووان لە 59 بوو کە دەکاتە 1,845,979 دەنگدەر. لەو ڕێژەیەش دەنگی پوچەڵ و بەتاڵ و سوتێنرا و 278,000 دەنگە و کۆی دەنگە دروستەکانیش 1,675,047 دەنگە. هاوکات بەپێی ئامارەکان 1,293,482 هاوڵاتی کە دەکاتە لە 41 دەنگدەران بەشداری هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستانیان نەکردووە. جارێکی سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک عەبدوڕەحمان بەخێر بێن سەرەتا لە بەڕێزتان و دەست پێ بکەین. چۆن لە بڕیاری ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان دەڕوانن کە ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی بە بێگۆڕانکاری پەسەند کرد؟ سوپاس، سڵاو لە بینەران. دیارە ئەوەی ئەمڕۆ ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئەنجامی هەڵبژاردنەکانی وەکو خۆی دەقاودەق پەسەند کرد لە ڕاستیدا بابەتێکی چاوەڕوانکرا بوو و زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و زۆرێک لە حیزب سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا دەمانزانی کە ئەنجومەنی دادوەری ئەو بڕیارە دەدات و هیچ سکاڵایەک بە هەند وەرناگرێت، چونکە لێمان تێک نەچێت. بەداخەوە دەڵێم هەرێمی کوردستان کە ئێمە چەندین ساڵە باسی ئەوە دەکەین هەیمەنەی حیزب زاڵە بەسەر زۆرینەی هەرە زۆری دام و دەستگاکانیا بە
یاسادانانیشەوە ئەمڕۆ بە ئاشکرا و دەرکەوت کە بەداخەوە ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستانیشدا بە جۆرێک لە جۆرەکان دانینا بەو هەڵبژاردنە تەزویرەدا و ئاعترافی پێکرد کە ئەوەندە ساختەی تیاکرا بوو بەشی ئەوەندە ساختەکاری لە هەڵبژاردننا کرابوو کە بە دەنگ و ڕنگ دەیان و سەدان و هەزاران بەڵگەی جۆراجۆر هەبوو ئەکرا ئەنجومەنی دادوەری لانی کەم بۆ ئەوەی ئەم جارە بە جۆرێک لە جۆرەکان متمانە بۆ خۆی بگێڕێتەوە و پەیوەندی و متمانە دروست کاتەوە لە نێوان بواری یاسا و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان لانی کەم حسابی بۆ ئەو هەموو تانۆسکاڵایە کردایە کە لایەن حیزبەکانی هەرێمی کوردستانەوە لە ئەنجامی ئەو هەڵبژاردنە گیرا بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەنجومەنی دادوەری ئەمڕۆ بڕیاری لێدا لە ڕاستیدا وەکوتم بابەتێکی چاوەڕوانکرا بوو بە نیسبەت هۆکارەکەی چیە بۆچی چاوەڕوانکراویش بۆچی هۆکارەکەی چی کە بەڕێز دەڵێ ئەوەندە بەڵگە هەبوو بەڵام ئەنجومەنی دادوەری بەم شێوەیە ئەندامەکانی بڵێ پەسەند کردووە دیارە وەکوتم دامەزراوەکان لە هەرێمی کوردستاندا ئەنجومەنی دادوەری هاوشانی دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن ئەویش بە خۆی سێم دەسەڵاتە لە هەرێمی کوردستاندا و دەیتوانی ڕۆڵی کاریگەر ببینێت و دەیتوانی لە ڕاستیدا ببێتە فشارێکی باش بۆ ساکردنەوەی یەکلاییکردنەوەی ئەو دۆسیانەی کە ئاراستەیان دەکرێت وەکو بینیمان هەر هەڵبژاردنەکە بۆ خۆی دنیایەکەم کورتیتیا بوو دواتریش کە نەتیجە یاخود ئەنجامی فەرمی و نافەرمیەکە ڕاگەیەنرا بینیمان لە ئەندامانی کۆمیسیاران کە ژمارەیەکی زۆریان ئەستەن بەشدار نەبوون لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکە ئەمانە دەبوایە لای ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ببوایەتە قەزیا کە هۆکار چییە لە نۆ ئەندامی کۆمیسیاران چوار ئەندامیان ئامادە نەبوون دان بۆ نەتیجایە ئەنجامی هەڵبژاردنانە بدەن لە کاتێکدا نەک ئامادە نەبوون لەگەڵیانە بوەستن لەگەڵ ئەو برادرانێکە بە پێچەوانەوە بەیاننامەیەکی ناڕزاییشیان دەربڕی لەسەر شێوازی ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن بەڵام بە حکمی ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەموو دامەزراوەکان بە سیاسی کراون و بەداخەوە دێڵێم لەگەڵ ڕێز و حرمەتی زۆر کاریگەری سیاسی بەدڵنیاییەوە لەگەڵ ڕێز و حرمەتی زۆرم بۆ بەشێک لە دادوەرە بەڕێزەکان کە مایەی شانازین بۆ هەمومان بەڵام لە ڕاستیدا بەشی هەرە زۆری ئەو کەسانەی کە ئیشی یاساکەن دادوەرەکانمان لە ژێر هەیمەنە و هەژمونی حیزبدان و حیزب لەو شوێنەدا دایناون کە لە ڕاستیدا حیزبیش کەسێکی دانا ئەوە ئەو کەسانە بە ناچاری ئەبێ ملکەتی بڕیارەکانی حیزب و داواکانی حیزب بن لە هەرێمی کوردستاندا ئەوان چیان بێ بۆ شێوازاییکە بۆیە لە ڕاستیدا وەکوتم ئەمە ڕوون بوو ئاشکرا بوو کە بەڵێ ئەنجومەنی دادوەری چاوەڕوانکرا و بڕیارێکی لەو شێوە ئەدا ئەگینا هیچ مانایەتیانەیە ئەو هەموو سکاڵایە لانی کەم لە سیوسەکە با سێ سکاڵایان قسەی لەسەر بکرایە هەر بوو وترایە ئەمە خەوشی تیا بووە ڕاستی کەلێنی تیا بووە هەڵبژاردنێکی پاک نەبووە بەڵام بەداخەوە یەک گوشە نەوترا یەک هەڵەیەکە کە زۆر بەداخەوە لە نووسراوەکەیانە کە ئاراسیان کردووە ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستاندا تا ئێسەیش نووسیوێتی ئەنجومەنی نیشتیمانی هەرێمی کوردستانی عێراق کە لە ڕاستیدا وشەی ئەنجومەنی نیشتیمانی چەندین ساڵە کۆتایی پێهاتوو لەجێ ئەوە پەرلەمانی کوردستان ناوی هاتووە بەداخەوە ئەمانە یاسایەکانمان ئەو هەڵە گەورەیان مەسەرا تێپەڕیوە لەوەش خراپتر ئەوەیە ئەوان تاکیدیان لەو کرێتەوە نووسیوانە کۆمیسیۆنی هەڵبژاردن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا کۆمیسیۆن بۆ خۆی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیشی لەگەڵای ئەوان ڕاپرسەکەشیان پڕاندووە بۆیە لەو نووسراوە چەندێڕیا لە ڕاستیدا دوو هەڵەی زەقیان کردووە کە ناکرا ئەنجومەنی دادوەری ئەو هەڵەیە بەسەرا تێپەڕ بێت کە بەڕاستی ئەمە بۆ خۆی نیشانەی پەلەپەلیان بووە لەم بڕیارەکەدایان بەڵێ سوپاس دەکەین کاک دانا جەنابیشت بەخێر بێی سەبارەت بە ئەو دەستە دادوەری کە دانراوە لە ئەنجومەنی باڵای دادوەری هەرێمی کوردستان لەسەر چ بنەمایەک سێ دادوەر دانراون ئەو دادوەرانە شارەزیان هەیە لەسەر مەسەلەی هەڵبژاردن تایبەتمەندن لە بواری هەڵبژاردن کەمڕۆ ئەنجامی هەڵبژاردنیان ئێگلاکردەوە بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو ڕێزم بۆ جەنابەت بۆ مامۆستای میوان بۆ بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا ئێمە بە خۆ دەزانی کۆمیسیۆنێکمان هەیە لە هەرێمی کوردستان کە بە پێی دەستوری عێراق ساڵ 2005 ڕێگەدراوە دەستە و کۆمیسیۆنی سربەخۆ دروست بکە بۆ ئەو پرسانی کە وەزارەت و تەشکیلاتی هەیکەری وەزاریان نییە
کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی کە لە 2014 دروست بوو بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2014 لە خودی یاساکەدا و کوفلتەری کۆتایی ڕێگەی داوە یاخود بە یەکێک لە قۆناغە گرنگەکانی داناوە کە دوای ڕاگەیاندن نەگەڵ کۆی کە ئاماژەتان پێدا پەسەندکردن دوای ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکان ئەم ئەنجامە بەرزەکرێتەوە بۆ ئەم دەستە دادوەریە نەک ئەنجومەنی دادوەریشەوە بۆ ئەوەی دەستەواژەکە ڕاستکەمەوە دەستەیەک لە ئەنجومەنی دادوەری کە پێک دێن لە 3 دادوەری ناتەرخان کراو واتە پسپۆڕی و شارەزاییان لە یاسادا هەیە نەک لە بواری هەڵبژاردن و ململانەی سیاسی و ئەم پرسانە کە هەیە ئەمێ و ڕاستی لێردا بڵێم کە هیچ عیبێکی تیانە زۆربەی کۆمیسیۆنی وڵاتان لە پێکاتەی و لایەنە سیاسیەکان پێگەن واتە تۆ ئەمە دامەزراوەیە کە ململانەی سیاسیەکان کە لوتکەکەی بریتە لە مافی سیاسی وڵاتیان کە هەڵبژاردنە ممارەسەکە و ئیشرافیەکە و سەرپەرشتیەکە کەواتە هیچ عیبەتیان نیە لایەنەکان خۆیان ئەم کۆمیسیۆنە پێک بێنن بەڵام پێویستە بە میهەنیانە پیشەییانە بێلایەنانە پرۆسەکە وە زانستیان ئەنجام بدەن دێمەوە سەرەوەی لە مادەی 6 هەمان یاسا دوای بەرزکردنەوە و ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکان پێویستە ئەنجامەکە بچێتە لای ئەم دەستە دادوەریە لە ماوەی 7 ڕۆژاوانی ژێگلای بکەنەوەکو چۆن لە مادەی 9 هەمان یاسا ئاماژەی پێدراوەکەم پێک دێن لە 3 دادوەر خۆیان ئەنجومەنی دادوەری داریانەکەن کێن باوەڕ ناکەم هیچ یەکێک لەوانە پرسی هەڵبژاردنەکان بەڕاستی پسپۆڕ بێ لەوانە بەڵام دادوەرانی ئەم دادگایە پێویستە شارەزاییان هەبێ لە چۆنەتی جێبەجێکردنی یاسای لە یەکلاکردنەوەی و تانانی لەسەر پرسێ دروستە بێ تەنانەت بەرپرسیارەتێکی دنیای و قیامەتیشیان لە ئەستۆیە کە زۆر بە وردی لەسەر ئەم پرسە یاسانەی دێتە بەردەستیان چونکە دادگای تەمیز پێوتێ محکەمەی ئەوراق واتە مامەڵاکەی لەگەڵ کۆمەڵی دۆسیە ئەبێ زۆر بە وردی و لێرە داوای کە خۆیان پێ دەڵێن وجدانی خۆت ڕازی بکەی و لایەنەکان بە ڕەزامەندی بێنە دەرەوە لە ناو پرۆسەکە ئەوەی ئێمە لێردا دەبینین چی بوو ڕاستی دەوێت چاوەڕوان کراوە بووە ئەنجامی کە ئێستا باس کراوە لێرە ئاشکرا کراوە ئەمڕۆ لە چەند ڕوویەکەوە یەکەمیان لەو ڕۆ کە ئێمە لە مێژووی ئەم دەسەڵاتە بۆ خۆ دەزانی لە پێش 2007ەوە ئەنجومەنی دادوەری نەبوو لە هەرێمی کوردستان هەر سەر بە وەزارەتی داد بووە وەزارەتی داد خۆی ئەم ینی سێکتەری بەڕێوە بردو دوجار جا بۆ بە پێی یاسای 23 ئەم دەسەڵاتە دروست بووە پێکاتەیە کە پێوترێت ئەنجومەنی دادوەری پێکاتوە بەڵام ئێمە لە مێژووی کۆن و تازەی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان نەماندیوە ڕایەکی جیاواز ئێواتە لە پرسێکە جیاواز لە دەسەڵاتی سیاسی بیر بکاتەوە یاخود ڕایەکی پێچەوانەی هەبێ یاخود بە جۆرێک لە ستۆپ و وەستاندن بدا بەلایانی بەرامبەر واتە ئەزمونێکی وامان نەبووە کەواتە مەزمونەی ئەمڕۆ ئەم بڕیارەی ئەمڕۆ کە بینیمان چاوەڕوان کراو بوو چونکە تۆ کە ئەزمونێکی پێشترە نەبێت چۆن نتوانانی ئەمڕۆ مێژوویەکی گەورەوە تۆمار بکەی لایەنێکی دی ئەوەیە ئەو هەڵە شەکلیانەی لەناو پرۆسە میوانی بەڕێسەندێکی باس کرد لەو هەڵە شەکلیانی کە هەیە گەورەترین هەڵە لەناو پرۆسا بریتە لەوەی هەموو بڕیارێکی دادگای تەمیز هەمیشە دادگا تایبەتمەندەکانیش پێوتێ بڕیارێکی هۆدار واتە موسەبەبە واتە لە خۆ ناڵێتەوە براوەیت و لایەنی بەرامبەر داواکەی نەبردوێتەوە تەنانەت بۆ تەماشای بڕیارەکانی دادگای تەمیزی عێراق بکە بڕیاری دادگای محکەمەی اتحادی بکە هەروەهایی دادگای دەستوری هەندێک وڵاتانی وەکو میسر بکە 20 سەفحەی لەسەر پرسێک نووسیوە فەلسەفیەن لە سەرەتاوە هێناوێتی واشی کاری کردووە تۆی یاسایی متحەیرە بیت جای هاوڵاتی بەرامبەر بۆیە لەم ڕۆژەوە ئێمە دەبینین ئەم پرۆسە زۆر بەڕاستی وەکو دەڵێ خێرایی تێپەڕێنراوە ئەگەر چێوان لە ماوەی 7 ڕۆژەکەش پابەند نەبوون بەڵێ ینی بە دیاریکراوی ئەو دەستەی دادوەری هەڵبژاردن لە دەرگای پێداچوونەوە ئەوەی ڕوون نەکردوێتەوە بۆچی ئەمە ئەنجامانەی قبول کردووە و بەبێ گۆڕانکاری ئەم هۆکارانەی ڕوون نەکراوەتەوە لە بەرەم خاڵانە ئەمە ئەنجامانە قبول کراوە نەخێر لە بڕیارەکە خۆتان وێنێکیتان ئاشکرا کرد کە تەنها پێشەکیەکی هەیە بۆی کە ئەم دادگایە پێکاتوە لەم دادوەرە بەڕێزانە ئەوان بڕیاراندا بە پەسەندکردنی ئەنجامەکانی کۆتایی کە ئەمە دوافلتەریشە بۆ زانیاریتان نەقەوارەکان نەک کاندی
زیانمەندەکانە هەر لایەنێکی دیکە زیانمەند بێت چونکە بە خۆ دەزانی هەر تانەیەک لەم پرۆسە بدرێ بێ کەسەکە بۆ خۆی زیانمەند بوو بێ ئەمجا تانەکەی لێ وەرەگیرێ هیچیان دوجار ناتوانن پەنابەرن بۆ لایەنێکی دیکە نزیکترین کاتا بە دڵنیایی ئەمە کۆمیسیۆن ڕای دەگەێنێەوە بڵاوێ کاتەوە سەرۆکی ئەنجومەنی دادوەری دەسەکا بەڕێکارەکانی تری وەکو بانگێشت و تەکلیفکردن و ئەلەو بابەتانە بۆیە نەخێر پێویست بوو لە سەرەتاوە هەڵوەستەیەکی قوڵتر بکە تەنانەت پێم باش بوو بەڕاستی وا گونجاو بوو لە ڕووی یاسایەوە داوای مۆڵەتێکی زیاتر بکە بۆی ڕاوێژی زیاتر پسپۆڕی زیاتر بخاتە ناو پرۆسەکەەوە لانی کەم تانەیەکی هەر لەبەر دڵی خاترداران تانێکی وەربگرتایەوە حسابی بۆ بکردایە چونکە وەکو کۆمیسیۆن بینیمان هەڵوەستێکی کرد هەڵوەستەکە لە بەرژەوەندی خۆیان نازانی چۆنیان کردووە بەڵام بۆ خۆی ڕاست و چەپیان بەیەکەوە لە ناو برد کۆمەڵێک سندوقیان فەوتان کە دەنگدەران یاریبی کوردستان زیاد لە 100,000 دەنگیان فەوتان بە ئامیش یەکێک لە سندوقانەی لەبەر خاتری ئەو تانانە حساب بۆ بکردایە بەڵام باوەڕەکەم بەپێی ئەنجامەکانی ژێبینن هیچ کورسی لایەنەکان گۆڕانی بەسەر نایە بەڵام وەکو بیستومە ڕیزبەندی هەندێکانیت گۆڕانی بەسەریە بەڵێ سوپاس دەکەم تەگرێن بۆ لای بەڕێزت کاگە دڕحمە سەبارەت بۆی کە هۆکاری چیانی بۆ منە کۆمیسیۆن 1970 سکاڵا هەبوو لەوانە 161یان سوور من دواتر کرد بە 96 کارێ لەسەر نەکرا بۆ من ئەوەی کە بازکرێت 33 تانە لە ئەنجومەنی بڵێن دەستی دادوەری لە دەرگای پێراچوونەوە پێشکەش کراون پێ دوات تانەی بەڵگەدار نەبوون بۆیە کاریگەریان نەبێ خودتر لێکۆڵینەوە لەسەر نەکراوە هەم لەلایەن کۆمیسیۆن هەم لەلایەن دەسەڵاتی دادوەریشەوە لە ڕاستیدا ئەگەر واز لە هەموو شتێکیش بێنی واز لە سکاڵا بێنی واز لە تانە بێنی واز لە یعنی هەمومان لە هاوڵاتیەکی ئاساییەوە تا بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستاندا و تا هەموو خەڵکی تریش زۆر بەڕوون و ڕاشکاوی و زۆر بەڕوون و ئاشکرایی بینیمان لە هەڵبژاردنەکانە تەزویراتێک ساختەکاریە کرا یعنی بە ڤیدیۆ هەیە بە ئاشکرا بینیمان چۆن چوونە سەر قوتابخانەکان چۆن سندوقەکان شکێنران چۆن دەرگایان لەسەر فەرمانبەرەکانی کۆمیسیۆن داخست دەریان کردن لە ژوورەکانە یعنی ئەمانە کۆمەڵێک کاری ساختەکاری بوون کە لە هەموو کوردستانە بە هەولێر و دووەک و سلێمانی و ناوچەکانی کێشەوە ئەمانە تەزویری یاخود ساختەکاریەکی منەظەمی ڕێکخراو بووە کە ئەمانە لە ڕاستیدا لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانە لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندنە ئەمانە بە ئاشکرا هەمومان بینیمان جاکە ئەمانە بیندان لە ڕاستیدا وەکو کاکداراوتی هەر لانی کەم بۆ ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان متمانە لە نێوانی ئەنجومەنی دادوەری لەگەڵ پارتە سیاسیەکان و هاوڵاتیان نادروست بووایە لانی کەم وەکوتم لە 30 تانە ئاسایی بوو 3 تانە بخوێنرایەتەوە باشە چی بە 119,000 هاوڵاتی هەرێمی کوردستان دەڵێیت کە چووە بەشداری پرۆسەی هەڵبژاردننی کردووە دەنگی داوە پارتی سیاسی دیاری کردووە کاندیدی خۆی دیاری کردووە بەڵام چ معنایەتیایە 119,000 دەنگی هاوڵاتی ئەسووتێنرێت و هەژمار ناکرێت لە کاتێکدا کە ئەمانە دەنگی بەڕاستی دەنگی هاوڵاتی ڕاستەقینەن لە کاتێکدا یاخود ئەو 119,000 گریمان ژمارەیەکی ئەمانە دەنگی ساختن بەڵام بە چ پێوەرێک دەنگە ڕاستەقینەکانی خەڵکی کوردستان کە بەشداری ئەو پرۆسیان کردووە و حەقی شەرعی خۆیان بووە حەقی یاسایی خۆیان بووە بە چ پێودانگ و پێوەرێک دەنگی ئەمانە سووتێنران بۆ خۆی لە هەرێمی کوردستاندا بینیمان هەڵبژاردنەکە لە ڕاستیدا ئێجگار سادوسەر بوو و ڕێژەیەکی کەم خەڵک بەشداری تێدا کرد بەڵام وەکو خەڵک بەشداری کەم تێدا کرد تۆ بێیت 119,000 دەنگی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا بسووتێنی کە بە دڵنیاییەوە ئەگەر ئەو 119,000 دەنگە هەژمار بکرایەتەوە و دەنگی ساختەکانی لێجا کرایەتەوە گۆڕانکاری لە کورسیەکانە ئەکرا و گۆڕانکاری لە دەنگی کاندیدەکانە ئەکرا بەربژێرەکانە ئەکرا کاتێکە سەرەکەون بۆ بوون بە ئەندامی پەرلەمانی کوردستان بۆیە من پێم وابێت وەکوتم هەم لە کۆمیسیۆنە ئاسانکاری و ئامادەکاری و زەمینە سازی کرابوو بۆ ئەم کارە و هەم ئەنجومەنی دادوەریش بۆ خۆی بەشێک بوو لە سەرخستنی پرۆسەکە و بەو بڕیارەی کە ئەمڕۆ دایان و نەتیجەکەیان بە تەواوی پەسەند کرد بەڕاستی نیشانەی گەورەی پرسیاریان لەسەر کارەکانی خۆیان بە جۆرێک وەکو بەڕێز بوو بە جۆرێک بۆ داپۆشتنی ساختەکاری دەیبینی بۆ ونکردنی ساختەکاری من یەکەم جار شتێکم وەرد
لەسەر ئەو قسەی خۆم لە ڕاستیدا ڕەنگە دایان جاری دووبارەی کەمەوە ئێمە لە هەرێمی کوردستاندا گەورەترین گرفت کە ڕوبەڕووی دامەزراوەکانمان بۆتەوە دامەزراوەکانی ئێمە سیستەماتیکی نین یعنی دایرەکانمان دەستگاکانمان دامەزراوەی نین و خەڵکی تەکنۆکرات بناڵم تەکنۆکراتی لێ نییە بەڵام ئەمانە بەشێکیان لە ڕاستیدا بەهۆی نزیکایەتی و ئینتیمابوونی بە حیزبێکەوە لەو شوێنە دانراوە بۆیە ئەبێ هەموو کاتێمە چاوەڕێی ئەوە بکەین لەو کەسانەی کە لەو شوێنانە کار دەکەن بە جۆرێک لە جۆرەکان بە ئاماژەدانی حیزبەکانیان لە ڕاستیدا ئەو کارە بکەن خۆ لە کۆمیسیۆنی ئەو حاڵەتەمان بین ینی لە کۆمیسیۆنە بینیمان بە ئاماژەدان بە ئەندامانی کۆمیسیارانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە وتەبێژی کۆمیسیۆن زۆر بەڕاشکاوی باسی کرد ئەندامەکانی سەربەیەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاماژەدانی حیزبەکان چوون ئەنجامی نافەرمی و فەرمیەکەشان ڕاگەیاند و دواتر واژۆشیان لەسەر ئەو نەتیجەیە کرد و کۆتاییان پێهێنا ئەگینا لە ڕاستیدا ئەگەر وانە بواە دەتوانرا هەر لە کۆمیسیۆنا کۆتایی بم بابەتە بهاتایە و ڕێگەن نەدرایە ئەم هەڵبژاردنە بەو هەموو ساختەکاریە تێپەڕانرا ئەی کاریگەریەکانی چێ سەرەن ئەم بڕیارە لە ڕووی سیاسی لە ڕووی ئاشتەوەی کۆمەڵایەتیش لەسەر کۆمەڵگەی کوردیانی ئەم بڕیارانە کە حساب بۆ مەتەنەن نیگەرانی لایەنەکان و سکاڵای لایەنە سیاسەکان ناکرێت کاریگەری چ لەسەر پرۆسی سیاسیش بە شێوەیەکی گشتی خۆی بەداخەوە لە هەرێمی کوردستاندا دۆقێکی وا دروست بووە کە ئاشتەوایی کۆمەڵایەتیش بە جۆرێک لە جۆرەکان هەمویان لە ژێر پرسیاران سەروەربوونی یاسا لە ژێر پرسیارایە لە ڕاستیدا وای لێ هات هەڵبژاردن لە هەرێمی کوردستانیشدا گەورەترین نیشانەی پرسیاری لەسەر دروست کرا و خەڵک ناومێت کرا دەبوایە ئەنجومەنی دادوێری لە ڕاستیدا بەکاری ڕاستەقینەوەی خۆی هەڵبسایە لانی کەم بەشێک لەو تانانەی کە لەلایەن ئەو حیزبانەوە دراون لەم هەڵبژاردنە لە نەتیجەی هەڵبژاردنەکە دەبوایە ئەوان بە هەندێک وەریان بگرتایە و ڕۆڵیان هەبوایە لە گێڕانەوەی متمانە لە نێوان پارتە سیاسیەکانە ڕۆڵیان هەبوایە لە دروستکردنەوەی متمانە لە نێوان هاوڵاتیان و هەڵبژاردن هاوڵاتیان و سنووقەکانی دەنگدان و ڕۆڵی کاریگەریان هەبوایە لە بنیادنانەوەی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا کە بەداخەوە چەند ساڵێکە وای لێ هاتووە خەریکە ئاشتەوایی کۆمەڵایەتی و ئەو ئەمنیەت و ئارامی و ئاسایشەی کە لەناو کۆمەڵگەی کوردیا هەیە بە جۆرێک لە جۆرەکان لەق بووە و لەنگی تێکەوتووە بۆیە ئەنجومەنی دادوەری دەیتوانی کاری زۆر باش بکات لە ڕاستیدا بەڵام بپێچەوانەوە بینیمان بە بڕیارێک هەموو ئەو دەرەنجامانەی بە تەواوی پەسەند کرد و پێم وابێت لە ئێستادا وەکو کاکدانا کە بۆ خۆی ڕایشکارێکی یاساییە لە پەرلەمانی کوردستان کە ئەم نەتیجەیە ئەوان پەسەندیان کرد هیچ سکاڵایەک تانەیەک ڕخنە و گلەیەک پێم وابێت تازە هیچ ڕۆڵ و کاریگەریەکی نییە تەنها ئەوەی ماوە پەرلەمانی کوردستان دانیشتنی یەکەمی خولی پێنجەمی خۆی بکات و ئیشەکان بۆ شێوازە ئەڕۆکەم کاک دەرەگەم گەڕێمەوە لای بەرز سەبارەت بەوەی کە تا وتەبێژی کۆمیسیۆنیش باسی لەوە کرد بوو کە ئەوان وەکو چوار کۆمیسیار کە بڵێن ئەنجامی هەڵبژاردنیان پەسەند نەکرد بوو ئەنجومەنی دادوەری بڵێن دەستەی دادوەری هەڵبژاردن باگی نەکردبوون پێ دوایە زەرور بوو لەوانش لێدوان وەربگیرێەوە بانگ بکرێنە مەشتێکی یاسای دەتوانرا ئەمە بکرێت خۆیمە بێ لە نێوانی دووشت جیاوازی بکەین یەکەم ڕێکارەکانی بڕیاردان واتە دروستی بڕیاردان لە ناو هەر دامەزراوەیە کا بە یاسا ڕێگەخرێ لە یاسای کۆمیسیۆن ئاماژەی پێکراوە کە بە زۆرینەی سادە بڕیارەکان دەرەچن واتاوەی تاانێکی تا بەرزکرایەوە بۆ محکەمە ئیداری و دوجار ڕەتی کردەوەیش بریتی بوو لەوەی کە هەموو یاساکە بە بڕیارێکی ئیداری بکرێ نا ئەگەر دەویسترا کاتی خۆی با و پرسە بەسەر یاسادانەران تێنەپەڕایە کە با خودی بڕیارەکان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی با بە ڕێژەیەکی دیاریکراوە بێجاسێ لەسەر چوارەیان زۆرینەی ڕەهایە کە بۆ شێوە نەخێر زۆری نەسادەکە بریتە لە 5 کۆمیسیار ئیتر ئینتیمای سیاسیان هەر چۆنێکە ئەوان ڕێکەوتن و بڕیارەکان ڕاگەیاند ئەوە دروست بوو بەڵام بۆ زانیاریتان نەما دەتوانین لە ڕووی ئیداری ئەو بڵێن ئەم پرسە زۆر عیبدارە چونکە تۆ تەماشای کە ئەوان خۆیان نۆکەسن هەموو ئەنجومەنانەی کە پێک دێن هەر لیژنەیەکیش پێویستە فەردی بێ نەک زەوجی واتە لە کەسی تاک پێک بێن لەم نۆکەسە مانای هەیە چوار کەسی ناڕازی بنجای تر هەر ئینتیمایەکیان هەیە چۆن چیان دیوە بەچی ناڕازین کەواتە پرسێک لە بەردەمی تۆایە تۆ گەر بتەوێ بێی ئەنجامەکان بە جیاواز لەوە تەماشا بکەیت تۆ تەماشا بکە یەکێک لە توێژەران لەسەر هەڵبژاردنەکانی کۆی ساڵانی ڕابردووی کوردستان توێژینەوەیکی کردووە لە ساڵی 92
کە یەکەم ئەزمموی هەڵبژاردننی کوردستان بووە کە ئێمەمانانێک دەنگمان نەبووە و تەمەنی دەنگدانمان نەبووە تەماشا بکڵێن تەزویر و ساختەکاری وا کراوە ئێستا کە تۆی خوێنیتەوە بەڕاستی پێت سەیرە تەنان نامەیەکی مامجللالی تایە کە بۆ ئەو کاتە کاک مەسعودی نووسیەوە داوا کاڵێ ساختەکاری زۆر کراوە لە چەند شوێنێک ئەمە ڕاستیەکەی ئەوەیە کە بەداخەوە لە هەرێمی کوردستان وەکو وڵاتانی ناوچەکە نەیتوانیوەیان ویستوێتی هەمیشە بۆ ئاقارا بڕوا هەڵبژاردن بکرێ وەکو ڕۆتینەکەی جا دواکەوێت لە کاتی خۆی نییە چۆنەوە گرنگەوەی ئەنجام بدرێ بەڵام ئەنجامەکەی زۆر بە ساختەکاری تیاابێ بە ڕەزامەندی زۆر لایەن نەبێ تەنانەت بەم شێوەی لێبێ کە بینیمان بۆیە ئەمە مەترسیدارە بۆیە کۆمیسیارەکان لە ڕووی یاسایی و بڕیارەکە دروستە بەڵام عیبدارە لەو ڕۆ کە تۆ تەماشای بکەی نیوە لە ئەندامانی کۆمیسیۆن لە ئەنجومەنی باڵاکەی لەگەڵ بڕیارێکی وا لەگەڵ ئەنجامێکی وا لەگەڵ ئیمزاکردن نەبوون بەڵێ ینی پێ دوای خەرەلەکە لە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنە ژمارە 4 ساڵی 2014 کە دەرچوویانی لەوێ ئالەتی پەسەندکردنی ئەنجامی بەرای هەڵبژاردن بەڕوونی دیاری نەکراوە یاخود چۆن دیاری کراوە خەرەلەکە لە یاسای هەڵبژاردنە من زۆر باش بوو کەوەکو بڕیارەکانی دادگا چونکە هەر خودی ئەم دامەزراوانش صیفەتی قەزاییان هەیەەوە تا کۆمیسیۆن نەتوانێت سزای لایەنەکان باگەر دووری بخاتەوە گەرزانی ساختەکاریە کا سزای کەسێکی کاندید باگەر دەرچوونی هەبوو سزای پاڵێورا بۆ سزای دەنگدەرێک با ئەگەر تەجاوزی کردن دەڕێکاری کرد سزای باکەواتە تۆ صیفەتی قەزایشت هەیە هەمیشە بڕیارەکانی دادگا چەند شێوەیەکی هەیە تۆ تەماشای بڕیارەکەی ئەم ڕۆبکە نووسراوە ئەم بڕیارە بە ئیجماع دەرکراوە بە ئیتفاق دەرکراوە واتە بە شێوەیەک ینی ئەگەر ئەم دەقی یاسایی لە ناو خودی کۆمیسیۆن وا بووە هەموو ئەنجامە بەراییەکان جا ڕاگەاندنی هەر ئەنجامیی هەڵبژاردن ڕاپرسی چونکە ڕاپرسیەکانش خۆ هەڵبژاردنە یعنی هەرێکە لە ئەنجامەکان بە کۆڕا بە تێگڕای ئەندامانی کۆمیسیۆن واتە ئەنجومەنە باڵاکەی بووە نەک بە زۆری نەو کەمینە چونکە ئێمە لێردا لە بەردەم پرسێکی چارەنووسازین تۆ کۆمیسیاری و بە جۆرێک فەرماندەری پلەیەکی باڵاتەیە و تا تۆ لێرە پرۆسەیەک ئەنجامە دەی جا تۆ ئاوا ئەنجامی پرۆسەیەکی ناوخۆی ئەنجام بی ئەبێ ئێمە ئەگەر تۆ تەکلیف بکەین بچی لە وڵاتێکی دی هەڵبژاردن بکەیە بێت چۆنی ئەنجام بی بۆیە لەم دوو ئەزمونەی کەم کۆمیسیۆنە کردی زۆر بەڕاستی هێمای خستە سەرخۆی هەر چۆنەوەی ئەنجومەنی دادوەریش بەداخەوە سەرنجەکانی لەسرە بەڵام ئەم دەستەیە ئەمڕۆ هەموو لایەنەکان بە تایبەت زۆری دەنگدەرانی هەرێمی کوردستان بۆ خۆتەزانی نیوەی دەنگدەری کوردستانی دەنگی نەداوە نیوەکەی دیکەیشی کە دەنگی بە قاوەرەکانی دیکەیاوەیان یەک لەسەر سێکەی بەڕاستی ئەوانیشی هەمووی تووشی شۆکێکی گەورە کرد کە بە دڵنیاییەوە لە وڵاتی ئێمە کۆمەڵی خاوەنی کۆمەڵی فەرمانگەی نەک کۆمەڵێ دەسەڵات بەڵێ ینی بە بۆچوونی بەرز ئەمڕۆ بێلایەن نەبوو ئەنجومەن دەسەڵاتی دادوەری لەم کەیسەیە هیچ کارێک بەڵگەکان نەکراوە پێ دوایە بەڵگەی زۆر باش لەبەردەستدا بوو دەتوانرا کاری لەسەر بکرێت خۆی بەدڵنیاییەوە ئێمە ئەبێ ئەو ڕاستێ بڵین خۆ ئەم دەستە دادوەریەش لە کۆی دەسەڵاتەکان ئەوان شتەیەکەن لە یەکێک لە دەسەڵاتەکان لە چەند ساڵی پێشوە ناوی دەسەڵاتی یاسادانانە بە یەک دنیا ئیمکاناتی چیەوەکەهی بوو ئاوای لێکرا کە بینی من 2 ساڵ پەکی خستخۆ ئەوانش لەم ئاماژانە تێگەن بەرێکن ڕاستە ئەزمون و خیبرەیەکیان هەیە بە دڵنیاییەوە باوەڕم وایە هەموو هێمانە خوێندنەوە 2000 تێگەن ئێرە کوردستانی عێراقا ئێمە ناتوانین بە ڕاوتە گشتێکە دەرچوون بکەین ئەو ئەنجامانەی هەرچۆنێکن بەو هەموو سەرنجەوە باوەڕم وایە بەڕاستی لێرەدا ئەوانیش پیشەیانە یاخود بە جۆرێک لە جۆرەکان تەنها وەکو ڕۆتینێک فلتەری کۆتایی پەسەندیان کردوتەوەگینا لانی کەم داوای مۆڵەت داوای بە دووادا چوون قوڵبوونەوەیکی زۆرتر وردبینیان کردا لە پرسەکە بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر بازینێت
خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوانلۆدی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوانلۆدیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاگا بڕخمەگەم گەرم لای بەڕێز بەر لێ بچینە سەر یەکەمی کۆبوونەوەی پەرلەمان سەبارەت بە دەسەڵاتی دادوەری پێشتر لە مەسەلەی داخستنی پەرلەمانیش هیچ هەڵوێست و بڕیارێک بوو لەو مەسەلەیە کە 2 ساڵ داخرا پەرلەمانی کوردستان؟ بەڵێ ڕاستیدا بۆ خۆی داخستنی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی نزیکەی 2 ساڵ لە هەرێمی کوردستانە کە زۆرجا لەلایەن بەرپرسە باڵاکانیەوە لاف و گەزاوی سەروەربوونی یاسا و دیموکراسی بوونی ئەم هەرێمە و پاراستنی مافی مرۆڤ و ئەمانە لێدرا داخستنی و پەرلەمانە ئەمانەی هەموو یەکسان کردەوە بە سفر و لەوە کارەساتر و بەداخەوە دەڵێم نە ئەنجومەنی دادوەری نەداواکاری گشتی ئەمانە بۆ هەلانی کەم بۆ داخستنی ئەو پەرلەمانی کوردستانە کە شوێنی دەرکردنی یاسایە لە هەرێمی کوردستاندا کە بە پێی یاسا شوێنی یەکلایەکردنەوەی پرسەچارە نووسازەکانی هەرێمی کوردستانە لە ناوخۆ لەگەڵ ناوەندیشە. ئەم بە ڕێزانە نەمان بینی لانی کەم بەیاننامەیەک لەسەر داخستنی گەورەترین دامەزراوەی یاسادانان لە هەرێمی کوردستاندا دەربکەن، بەڵام بۆ نەتیجەی هەڵبژاردنێک بەو پەلەپەلە و بۆ زوویە لە ماوەی چەند ڕۆژێکی کەمە نەتیجەکەوەکو خۆی پەسەند دەکەن لە کاتێکدا دنیایەک سکاڵا و تانەی جۆراجۆر هەبووە لایەن پارتە سیاسیەکانەوە. زۆر باشە گەر بینی سەر مەسلەی سپەی ئێوەکو خولی چوارەم دوایین کۆبوونەوە ئەنجام دەدەن و خولی نوێ بە پێی یاسەکەی دەست بەکار دەبێت. بەڵێ سبەینێ سیوێکیدا دوایین کۆبوونەوەی خولی چواری پەرلەمانی کوردستان ئەنجامەدرێت و دانیشتنەکە تایبەتە بە دانیشتنی کۆتایی و وتارێک لەلایەن جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە دەخوێنرێتەوە. بەنسبەت خولی 5 پەرلەمانی کوردستان دیارە لە دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستاندا بانگێشکردنی ئەندامانی پەرلەمانی کوردستان یا پەرلەمانی کوردستان بۆ یەکەمین دانیشتنی خولی پێنج دراوەتە سەرۆکی ئەنجومەنی دادوەری پێشتر لای سەرۆکی هەرێم بووە. واتە لە سبەینەوە سەرۆکی ئەنجومەنی دادوەری دەتوانێت بانگهێشت یا بانگهێشتی پەرلەمانی کوردستان و ئەندامان بکات، ڕۆژێ دیاری بکات بەبێ ئەوەی ڕۆژەکە بگاتە 11 دیاری بکات بۆ ئەوی یەکەمین دانیشتنی خولی 5 پەرلەمانی کوردستان دەبچێت. ئەگەر ئەم بانگێژنامە یا ئەم مەرسومە دەرنەکرا ئەوە پەرلەمانی کوردستان تدریجیان بۆ خۆی بە پێی یاساکە لە ماوەی 10 ڕۆژە ئەتوانێت دانیشتەکەی خۆی بکات لە 1 ڕۆژ تا 10 ڕۆژواتە بە تەسەوری ئێمە سبەینێ ئەخیر دانیشتنەکەین باشترین کات ئەوەیە کە لە 11 تا 6 یەکەمین دانیشتنی خولی 5 پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت و هیوادارم خولی 5 پەرلەمانی کوردستان بتوانێت لانی کەم ئەو هەموو پرۆژە و یاسا و بڕیارانەی کە لە خولی چوارە ئێمە خوێنەوەی یەکەممان بۆ کردو هەندێکی پەرلەمانی کوردستانی پێتاوانبار کرا و تەنانەت پەرلەمانیشی پێداخرا ئەوان بتوانن بە هەموو لایەکان بە هەموو فراکسیۆنەکان دوای خولی نوێ لە بەردەم ئەستەنگی گەورەدا لە یاسای هەستیار و پرۆژە یاسای بە دڵنیاییەوە خولی 5 پەرلەمانی کوردستان کارکردن کاری قورسە و لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەان بۆیە هیوادارم لە ڕاستیدا ئەو یاسایی کە پێوترا یاسای هەمواری سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەبەبی سەرەکی بوو بۆ داخستنی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ ئێمە یاسای هەڵپەساردنی سەرۆکایەتی هەندامەزراوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لەم خولا یاساکەمان دەرکردووە
خولی 5 پەرلەمانی کوردستانمان ئیجبار کردووە کە لە ساڵی یەکەمی دەست بەکاربوونیانە کارکردنیانە پێویستە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەن بۆیە دەبێت لەگەڵ یەکەم دانیشتنە لە دوای یەکەم دانیشتنەوە هەموو فراکسیۆنەکان بیر لە چارەسەر و هەموارکردنەوەی ئەو یاسایە بکەن بە شێوازێک کە لە قازانجی باڵای خەڵکی کوردستان و سەرۆربوونی یاسادا بێت. سپاس دەکەم. کاک داناک بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێزت وتە دەم ئەنجامانە ئەنجامی کۆتایین لایەنە سیاسیەکان هیچ دەرفەتێکیان نییە بۆ ڕاتکردنەوە چووکە پێشتر کە کۆمیسیۆن ئەنجامی بەرایی ڕاگەیان لایەنە سیاسەکان بە فەرمی زۆربیان ئەنجامەکانی ڕەت کردەوە بۆ نمونە ئەگەر لایەنێک لەمە دوا ڕەتی کاتەوە لە ڕووی یاساییەوە باهایی هەیە بۆ نمونە ڕەتکردنەوەی بە دڵنیاییەوە بەهایەکی یاسایی نییە ئەوە هەڵوێستێکی سیاسیە واتە قەوارەی بەشدارە ناو پرۆسەکە بەسەرکەوتوان و بەوانی دیشەوە هەر کاندیدێکی ژمافی خۆیەتی هەر هەڵوێستێکی سیاسیە بێ بەڵام لە ڕووی یاساییە و بڕیارەکانی ئەم دەستە دادوەریە لە بڕگەی سێم لە یاسایی ژمارە 4 لە مادەی 9 هاتووە کە بڕیارەکانی بنبڕە بێ واتە یەکلاکەرەوەی و هیچ فلتەرێکی تر نەماوە جارێکی تر تۆ پەنای بۆ بەری چ وەک قەوارە چ وەک کاندید یاخۆت هەر سەرنجێکی دیکە پێشەش بکەی یا تا ناڕەزاییەک دەرببڕیەوە و هەڵوێستی سیاسی دەتوانێتەوە بکەیت دوجار پێویستە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوە منجامانە بڵاو بکرێتەوە لە 3 ڕۆژنامەی فەرمی ناوخۆی ئەمانە ئەو ڕێکارە یاساییانن کە تایبەتن بە تاوکردنی پرۆسەکە. بەس پەسکردنی ئەنجامی هەڵبژاردن لە نێوان کوردستان و عێراق جیاوازە بۆ نمونەوەی دادگای فیدراڵی لە عێراق پەسەندیەکە لە کوردستان دەستەیەکی دادوەری ینی نەبوونی دادگایەکی دەستوری لە هەرێمی کوردستان ئەمە کێشەیە یاخود ئاساییە کە دادگایەکی دەستوریمان نییە بۆ مەسەلانە خۆی بە دڵنیاییەوە ئێستا هەرێمی کوردستان خاوەنی بەڵگەنامەیەکی دەستور نییە گەر هەوڵێکە بوو لیژنەی بۆ پێکات چەند مادەیەکی زۆریش ڕۆیشت ئەویش لەگەڵ دۆخی پەرلەمانە چۆن هەمووی شت دیارە نەماوە چارەنووسی بە ئایندەیەکی نادیار سپێدرا پرسی دەستوری شوای لێ هات هەموو خولەکانی پەرلەمانی ژیا لیژنەی بۆ دروست بووە یا دەستی پێکراوە تاوا بووە یا تاوا نەکراوە بەم شێوە ئێمە گەر خاوەنی دەستورێک بووینایە بە دڵنیاییەوە دادگایەکی دەستوریشمانە بوو ئەم دادگا دەستوریە لێرە ئیتوانی کۆمەڵی پرسی سیاسی هەستیار یەکلا بکاتەوە بەڵام لێرەوە توانم لێرە پێشبینێکی خۆم بڵێم وەکو وڵاتێکی ئەو کوردستانە کە بڵێ مەگەر ئێمە دامەزراوی دیشمان هەبێ بەڕاستی چارەنووسیان لەوانی دی باشتر نابێ چونکە تۆ دوجار کیەکە ئەندامی ئەم دادگایە ئەم یاسایی کە دەرێت شوێنی تۆ تەماشا بکات تا ئێستا محکەمەی اتحادی عێراق یاساکەی پێویستە هەموار بکرێتەوە نەکراوە یعنی مەترسی لەسەر ڕێکەوتن ناکرێت سازانی لەگەڵ لەسەر ناکرێت جاکەواتە لە دایکبوونی دامەزراوێکی وا لە هەرێمی کوردستانیشە ڕەنگە بە مەرەدی ئەوانی پێشخۆی بچێت بەڵام دوجار ئێمە هەرە بێ لەگەڵەوە بین بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە خاوەنی دەستورێکی باش بووینایە ئێمە بە دڵنیاییەوە دادگایەکی دەستوری باڵاشمانە بوو ئەوەی توانی وەکو فلتەری کۆتایی ئەم ئەنجامانە پەسەند بکە ئەوە دەبوو قۆناغی کۆتایی بەڵێ ئەی سەبارەت بەوەی ئەگەر لە ئەگەرێکدا بۆ نمونە لایەنێک نەچوو بۆ پەرلەمان وەکو ئەگەرێک لە یاسای هەڵبژاردن و لە یاسا بەرکارەکانی هەرێم چارەنووسی ئەو کورسی ئەو لایەنە چی لێدە هیچ شتێک لەسەر ئەمە ڕوون کراوەتەوە؟ نەخێر ئێمە لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە لە یاسای کۆمیسیۆن خۆشی باسی بەشداری قەوارە کراوە لە ناو پرۆسەکە بەڵام باسی بایکۆتیان نەچوونی بۆ دامەزراوەکە نەکراوە باسی ئەندام کراوە لە یاسای ژمارەیەک ئەگەر نەچوو لە ماوەی 90 ڕۆژە کارەساتەکە لەوەیە پەیڕەوی ناوخۆکە لە ساڵی 2010 پەسەند کراوە کردوەتی بە 30 ڕۆژ هەر یەکێکە لەو شتە سەیر و عەجیبەکان کە لە ڕاستیدا یاساکە کاری پێدەکرێت لە ماوەی 90 ڕۆژ ڕاگەر ئەندام سوێنی نەخوارد ئەوە ئەندامێتەکەی لەدەستەدا بە پێی ڕیزبەندی ئەچێتە سەر ئەندامێکی دی دوایەوە بەڵام دوجار تۆ تەماشا بکە ئەگەر قەوارەی خۆی نەچێت چیە بێم پرۆسێ و ئێمە لە بەردەم ئەنجومەنێکین پێی دەوترێت پەرلەمان ئەم ئەنجومەنە هەڵبژێردراوە پێک هاتووە لە 111 کورسی کورسیەکانی کاریگەری هەیە لەسەر نیساب و ڕێژەی پێکهاتنی دانیشتن لەگەڵ نیسابی دەنگدان ئەو دووە هەردووکی جیاوازن لە نیساب کەواتە پێویستە کورسەکان پڕ بکرێتەوە نابێت پەرلەمان کورسی بەتاڵ بێ جای تر قەوارەکە بچووکە گەورەیە دوجار ئەگەر حاڵی وا دروست بوو ئەو قەوارەیە بڕیاری نەهاتنیدا ئەوە لەم کاتەدا پێویستە ئەو کورسیانە بەپێی بە ماوەی بەهێز ئەوەی باقی ئەخوای پێ دەڵێن ئەوە دابەش دەکرێتەوە بەسەر ئەو قەوارانەی کە دەنگەکانیان بۆ دەرچوون نزیکە و
ئیتر ڕێزبندەکەی چۆنە بێ و کێ دەنگی زیاترە بێ ئەوە پرسێکی دیکەیە بەڵامە بێ دوجار دەنگەکان دابەشەکرێتەوە چونکە نابێ هیچ یەکێ لە کورسەکان چۆڵ بێ. بەڵێ سوپاس دەکەین کاک عەبدوڕەحمان سەبارەت بە خولی چوارەم کە بانی کۆتا دانیشت ئەنجامدان پێت وایە توانی بارکەکانی خۆی هەڵسێ وەکو پەرلەمانتارەکانی خۆتان جێبەجێ کرد یاخود کەم تەرخەم بوو؟ بەڵێ وەڵا ئەگەر باسی خولی چواری پەرلەمانی کوردستان بکەین بەداخەوە دێڵێم ئێمە ئەگەر هەمووی بە ڕۆژ و مانگ و بە ساڵ دیاریکەین پێم وابێ خولی چواری پەرلەمانی کوردستان لەو ڕۆژەی کە سوێندمان خوارد تا ئەو ڕۆژی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی بۆ کرا 5-6 مانگی پێچ و ئەو مەسافەیە واتە 5-6 مانگ ئێمە هیچ لیژانێکی پەرلەمان دیاری نەکرا 29 چوار سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێراوە لە سەرەتای مانگی 5ەوە یەکەم دانیشتن دەستی پێ کردووە. لە ڕاستیدا من زۆر ڕاشکاوە بم ئێمە هەمومان بە ڕۆحیەتێکی زۆر گەورەوە بە حەماسەتێکی زۆر باشەوە چوینە پەرلەمانی کوردستان لانی کەم ئەو بەڵێنانەی کە لە کارنامە و بانگەشەکانی پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 2013 بە هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستانماندا واچون کاری بۆ بکەین و دەستیشمان بۆ برد و بە پێی پێویست پرۆژێ هەموو لایەن و هەموو فراکسیۆنەکان لە ڕاستیدا خراە بەرنامەی کارەوە بەشێکی زۆری خوێندنەوەی یەکەمی بۆ کرا هەر بۆ زانیاری جەنابەت لەو مدەیە کە پێم وابێت ساڵێک کەمتر نەبێ زیاتر نییە هەتا ئەو ڕۆژەی بە ناڕاستەخۆ پەرلەمانی کوردستان داخرا چونکە ڕاستە لە 2015 پەرلەمانی کوردستان بە تەواوی داخرا بەڵام لە 23 حوزەیرانەوە کاتێکە خوێنەوەی یەکەم بۆ هەموار یاسی سەرۆکایەتی رێم کرا ناڕاستەخۆ پەرلەمانی کوردستان داخرا واتە مدەی یەک ساڵی تەواو پەرلەمانی کوردستان لەماوەی پێش داخستنی یەکتیفتر بوو یاخود دوای داخستنی پەرلەمان وەڵاجە ئەگەر ئینسان بە وجدانەوە قسە بکات زۆر بەڕوونی دیارە کە پێش داخستن ئەو ساڵی کە دەست بەکار بووین تا داخستنەکەی من حاز دەکەم یەک داتا پێ بڵێم لەو مدەکەما 707 پرسیار ئاراستی حکوومەت کراوە لەو ڕێژەیە 506 پرسیاری وەڵام دراوەتەوە 18 یاسادانراوە و خوێنەوەی یەکەم بۆ 147 پرۆژە بڕیار و یاسا کراوە 37 بڕیاری جۆراجۆ دەرکراوە دیارە یاساکان ئەگەر لە ڕووی ژمارەشەوە زۆر نەبێت بەڵام بەڕاستی یاسای چۆنایەتی و گرنگ بوون کە لە گرنگترینیان ئەتوانم باسی بکەم یاسای کوردستان بۆ سندوقە داهاتی نەفتەگازەکان یاسای پێگاتەکان یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجە یاسای بجێی ئەحساب کۆمەڵێک یاسای خۆپیشاندان ئەمانەمان کرد و هەروەها لەو مدەیە 8 وەزیر بانگهێشتی ناو هۆڵی پەرلەمانی کوردستان کراون و 35 وەزیری لە وەزارەتە جیاوازەکانە بانگهێشتی لیژانەکانی پەرلەمانی کوردستان کراون و من وەکو نوکتەیەکی لێدە زۆر جا لەگەڵ و برادرانەی هاوڕێما کە پەرلەمانتاری لە هەموو فراکسیۆنەکە باسیەکەین باوەڕ بکە ئەوەندە بە ڕۆحەتێکی گەورەوە چوین لە سەرەتای سوێن خواردمانەوە تا ئەو کاتی پەرلەمان داخراوە ڕەنگە هەرێکێک لە ئێمە بە حکمی ئەوەی زۆربەی ناوچەکان گەڕابووین زۆر دنیایەک دۆسیەمان هەڵگرتە بوو بە دوایە ئەچوین ڕەنگە هەرێکێک لە ئێمە من بۆ خۆم چوارهەمین جانتام فڕێدا کە دڕا بە دەستمانەوە ئەوەندە دۆسیە و ئەوەندە ئەوراقمان پێبوو ئەنی جانتاکان یا دەستەکەی لێ بوو یا زنجیرەکانی خراپە بوو بەڵام لە دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان کارەکرایەوە کەمترین دانیشتن کرا ینی هەر بە نمونە لە 15 حوتی 2018ەوە تاسبینێک کە دانیشتنی کۆتایی یەکەین سیوەکی دەیە یەک دانیشتن نەکراوە و من لە پەرلەمانی کوردستانی زۆر بەڕاشکاوی بۆ جەسەی سەرۆکایەتی ئێستام وت بەڕاستی ئەوەندە دانیشتنی پەرلەمان کەمەکەن ئێمە تانۆکو پەرلەمانتاران خۆتە موقیفێکی حەریجەوە نازانین چۆن جوابی هاوڵاتیان بینەوە زۆر بە کورتی بەڵام باز دۆخی کەوە پەرلەمانتاران بۆ دۆخی سیاستان بە ئێستا گەیاند دۆخی دارایی سیاسی هەرێم هەرکەس ئەو قسەیە کا لە ڕاستیدا لە کاری پەرلەمانی تێنەگەیشتووە پەرلەمانی کوردستان کاری یاسادانان و چاودێریکردنی یاساکانە کە خۆی دەری کردووە وەزائیدەن پەسەندکردنی بودجێ ئێمە بودجە نەهاتووە تا دۆخی دارایی هەرێمی کوردستان تێک بدەین لە ڕاستیدا ئەم خولەی پەرلەمانی کوردستان لەگەڵ دەست بەکاربوون و سوێنخواردنمانە شەڕی داعش دروست بووە قەیرانێکی دروستکراوی داراییان دروست کرد کە پێم وابێت وە زۆر بەڕاشکاویش بڵێم هەر بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان ویستیان بە حکمی ئەوەی لەم خولەی پەرلەمانە ڕێژەی پارتەکانی کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون 40 کورسیان هەبوو لە پەرلەمانی کوردستانە کارەکان زۆر بە باشی ئەڕۆی ئەگەر
بیان هێشتایە ئەوە دڵنیان بۆم هەڵبژارنەی دادەیە کە بەداخەوە بەخواستی کەسمان نەبوو ژمارە کورسەکانی ئەو حیزبانە زۆر زیادیە کرد بەڵام کارێکیان کرد هەم دامەزراوەکان لە بەرچاوی خەڵکا بێهەیبەت کرد و هەم هەڵبژاردن و سنووقی هەڵبژاردننیشیان بێهەیبەت کرد لە بەرچاو خەڵکی کوردستانە وەلا ئەمە نیشانەی گەورەی پرسیاری لە نێوان ناوەندە نێودەوڵەتەکان و ناوەندەکانی ناخۆشیان دروست کرد. سپاس دەکەم کاکدانا کاتمان کەمەوە بە کوردی سەبارەت بە ڕێکارەکانی یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆنەوە لە یەکەم دانیشتن بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان چی دەکرێت؟ ڕێکارەکان بەو شێوەیە کە دوای پەسەندکردنی ئەنجامەکان لەلایەن ئەم دەستە دادوەریەوە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ئەنجامەکان بڵاو کاتەوە لە ناو ڕۆژنامەی ناوخۆیی یا دوو ڕۆژنامەی ناوخۆیی ئەنجامەکان بڵاو کاتەوە دوای ئەوە دەرفەت کراوە دەبێ بۆ خودی سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئەم جارێتە ناو پرۆسەکەەوە سەرۆک بانگێشتی کۆبوونەوەکە بەپێی ئەو ڕێکارانەی لە پەیڕەوە لە یاسای ژمارەیەکە هاتووە دانیشتنی سازەکرێت کە ئەگەری هەیە هەفتەی داهاتوو لە بەروارێکە ئەو دانیشتە ئەنجام بدرێ لە دانیشتنەکەدا بەر لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی کەم جارە پۆستی سکرتێر بۆتە جێگری دووەم ئەمەش لە ڕووی یاساییەوە بەڕاستی پێچەوانی دەقی یاسایە چونکە لە یاساکە سەرۆک و جێگر و سکرتێر هەرسێکیان دەستەی سەرۆکاتی پێگەێنن بە تەمەندترین کەس کە پێم وابێ کەسێکی خەڵکی زاخۆیە سەرۆکاتی دانیشتنەکە کاوە دامان سوێن دەخۆن پێشتر خۆی سوێن دەخوا و دوایەوە دەرگا دەکاتەوە بۆ خۆپاڵاوتن بەڵام باوەڕوانی ئەم جارە ئەمە بکرێ بۆ پێی کە ئێستا سازانی لایەنە سەرەکیەکان نەکراوە بۆی لەوانەیە دانیشتەکە بە کراوەی بەجێبێڵە کە دانیشتنی کراوەش لە ڕووی چەند مەبدەیەکەوە کە بنە سەوابقی قەزایی وەکو بڕارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق کردنەوەی یاخود دانیشتن بە کراوەی هێشتنەوە نایاساییە و بڕیارێکی ناوخۆی شێ لەوڕۆ ئەم پرۆسە ڕەنگە بەرداوام بێت تا چەند ماوەیەکی پێدەچێت تا ڕێکەوتنی لایەنەکانە بێ کەواتە پێکهاتنی حکوومەت لەگەڵ پێکهاتنی دەستەی سەرۆکایەتی ئەوە گرنگە دوای دەچێتە قۆناغەکانی دی بۆ دابەشبوونیان دامان بەسەر لیژنە هەمیشەیەکانە کە ئێستا بۆتە 15 لیژنەی هەمیشەی ئەوە ڕێکارەکانی دیارترینی ئەو پرسەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دانادارە ڕایۆژکاری یاسایی لە پەرلەمانی کوردستان کە لە هەورێر و لەگەڵمان بێر و عەبدوڕەحمان عەلی هەنداوی پەرلەمانی کوردستان کە لەستۆی سەرەکی لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.